پرسیارێک ئەتە ئێستا ئەو پرسیارە لە خۆت کردووە کە وشەی ئای ئەوی لە پێش ئایپۆد و ئایفۆن و ئایپاد وانە بە مانای چییە؟ طبعاً لە ستیڤ جۆبزیان پرسی وتیان مانای چییە؟ وتی بە مانای پێنج وشە ئینتەرنێت، ئیندیڤیدوال، instruct, inspire and inform. طبعا بۆ ئەوانەی کە زانیاریان نیە تێناگەن ئەو شانە مانای چییە. ئینتەرنێتە ئیندیڤیدوال یعنی شتێک تاکە کەسی بی، ئینفۆرم یعنی وەکو زانیاری وەرگری و زانیاری ئەو شتانە بدەی، ئیندیڤیدوال وەکوتم تاکی، ئینستراکت یعنی وەکو ڕێنمایی، و زایدە ئینسپایر یعنی وەکو ئەوبێت و ملهم بی بە شتێک، ئینسپایر دەبی بۆ شتەی، یعنی لەو شتەی وەرگیراوە. طبعا بۆچی ئەو باسی ئەوتان بۆ دەکەم، ئەو جنریشنەی ئێستا کە لە ساڵی 1997ەوە لەدایک بوونی ئەو جیلە ئەتا 2012 ئەو پێیان دەگۆترێ بە ئینگلیزی جن زی، یعنی جنریشنی حرفی زی، ئەوان پێدێن زی. بەس پێشوی باسی جن زیتان بۆ بکەم باسی جنریشنەکانی ترتان بۆ دەکەم کە لە بیداتەوە چۆن دروست بووینە و چۆنیشن و چوچین. طبعا یەکەمین جنریشن هەبووە پێشتر کە چەند جنریشنێرێکتر هەبووە پێش ئەوانە کە ئێستا ئەوانە مردوون، بەس ئێستا ئەو جیلانە کە یەکەمین جیل ئێستا باسی دەکەم لەو حەڤ جیلەی پێنج جیلی لەسەر کوڕی ئەرزی ماوە کە دەژیتنەوەکانی تریان مردوون یان هێشتا ئەوە نین. طبعا یەکەمین جنریشن، یەکەمین جیل کە پێدەم گرێتس جنریشن کە پێدەن جیلی عەزیمەکان کە لە ساڵی 1901 لەدایک دەبێ تا 1927 ئەوی لەو تەمەنە لەدایک بۆ ئەو پێیان دەڵێن ئەو جیلە جیلی the greatest generation. پاشوی جیلێکی تر هەیە کە پێیان دەگوترێت silent generation کە ئەوانەی بێدەنگن کە لە ساڵی 28ەوە دەست پێ دەکاتن تا 1945. پاشوی جنریشنی بیبی بومەرس هەیە کە لە ساڵی 36ەوە دەست پێ دەکات تا ساڵی 64. پاشوی جنریشنی ئێکس هەیە کە لە ساڵی 1965 دەست پێ دەکات تا 1980. و پاشوی جنریشنی کە ئەوی منی تێدایە 81 ئەتا ساڵی 1996 کە پێدەی میلینیانس یان جنریشنی وای یان بە عەربی ئەلفیە. پاشوی جنریشنی زێد دەست پێ دەکات زی کە لە 1970 دەست پێ دەکاتن ئەتا ساڵی 2012. پاش 2012 جنریشنێکی تر دەست پێ دەکات کە پێیان دەگوترێت جن ئەلفا کە ئەوانەی پاش 2012 لەدایک بوونە. طبعا پێشوی باسی ئەوتان بۆ بکەم کە جنریشنەکان چۆن بووینە و چۆن ئەو تەصنیفە کراونیان ئەو ناوانەیان لێناوە. طبعا یەکەمی شت کە باسی ئەوتان بۆ بکەم کە سایلنت جنریشن کە ئەو جنریشنە ئەو کاتە لەدایک بوونێ کە شەڕی جیهانی دووەم هەبووە کە ملبلانێ و شەڕێکی زۆر هەبوو لە بینی خەڵک و ئەو ریسۆرس و سەرچاوانەی خەڵک بۆی پێی بژیتن کەشتی زۆر بەسیط بوو کە خواردن و ئاب و کەم بوو. ئیتر ئەو جنریشنە بۆیە پێشیان دەگوترێت سایلنت کە هیچیان نەکردو لە ژیان، بەس مجرد ئەویان کردو کە بتوانن بژین یان بەردەوام بن لە ژیان، لەبەر هیچ شتێک نەبوو دەستیان بکەوێت. بۆیە ئەو جنریشنە لە هەموو جنریشنەکان بڵێ نەک ڕەزیلترن، هەندێک زۆر بە کەمتر پارە سەرف دەکەن، شت سەرف دەکەن لەبەرەوەی ئەوانە بە ئەوپەڕی نەبوونیان دیتیە. پاشوی جنریشنەکەی تر کە پێی دەڵێن بیبی بومەرز، ئەو بیبی بومەرز یعنی شتێکە چۆن پێ بڵێم بدرە و شتێت و شتیوە. طبعا کە لە چیەوە هاتووە ئەوە کاتی خۆی کە پاش ئەوەی شەڕی جیهانیەکان تەواو بوو، شەڕی سارد دەستی پێ کرد و چەکی ئەتۆمی دروست بوو، زائیدەن ئەو هەموو تەتەوڕ و ئەو هەموو شتە لە دنیا ڕوویدا و ئەو هەموو تەکنۆلۆژیا لە دنیا کە هات تێکەڵی خەڵک بوو، نەک ئەو تەکنۆلۆژیا ئێستا دەڵێن تەکنۆلۆژیای ئەو کات کە مەسەلەن تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ئەو شتانە کە بوو دەرزی هاتە ناو زۆربەی خەڵک ئەوە پێیان دەڵێن بیبی بومەرز کە ئەوانە 120 گۆی زەوی پێکدێنن، لە هەموو شیان دەوڵەمەندترن لەبەرەوەی ئەوانە ئەو کاتێککە دەستیان پێ کردووە ژیان زۆر بەرەو باشی چۆچکە. دوای شەڕی جیهانیەکان ماوەی زۆر ئاشتی لە دنیا هەبوو لە زۆربەی وڵاتەکان، ئیتر کاتی ئەو بوو کە زۆرترین پارە کۆ بکەیتەوە و هەروها پارە زۆر بە ئاسانی کۆ دەکراوە ئەگەر تۆزێک زیرێک بای و بیرۆکەیەکی تۆزێک جیاواز و تایبەتت هەبە. پاشوی جنریشنەکەی تر کە پیادەبی پێی دەڵێن جن ئەکس، جنریشنی ئەکس. طبعا بۆچی ناوێت لەناو ئەکس؟ لەبەر ئەوەی زۆر گەڕاون و هەوڵیان داوە بۆی شتێک بدۆزنەوە کە وەسفی ئەو جنریشنە بکە، ئەو جیلە بکاتە نەیان دۆزیوەتەوە، نەیان زانیوە لە کام چۆن پۆڵێنی بکەن، لە کام لای دابنین و لە کام لایدانێ، بۆی ناوێت لێناوە جنریشنی ئەکس، جنریشنی جیلی ئەکس. طبعا ئەوانە وەک پێم وتن لە ساڵی 1965 دەست پێ دەکەن هەتا ساڵی 1970 کە ئەوانە لە هەمویان ئێستا زیاتر ئەوەترن متحکمترن بە ژیانی هەمومان، یعنی ئەو جنریشنە لە هەموو جنریشنێک زیاتر تەداخولی ئەوەی دەکاتن کە ژیانی هەموو خەڵک. ئێستا بۆتان باز دەکەم لە تەفاسیل لەناو ڤیدیۆیەکە چۆن طبعا جنریشنی ئەکس وەکو پردێک بەکاتوە، ینی چۆن ئەو
ئەو شتانی بێبی بوومەر ئەو تەتەوڕانە کە هەیتیان محاولەیان کردی لەگەڵان بەردەوام بن بەس نەیانتوانیوە بێنە ناو جنریشنی وای میلێنیەلز ئەو تەکنۆلۆژیایی بۆ دەرەزێکی ئێستا هەیە کە ئەوان وەریگرن. بۆیە دوای جنریشنەکەی دوای ئەو کە جنریشنی وایە میلێنیەلز کە ئەوانە ساڵی 1970 دەست پێ دەکات تا ساڵی 1996. طبعا ئەو جنریشنانە ئەو جنریشنن کە تازە بە تازە کە ئەوە پێیا بوو کۆمپیوتەری شخصی و زائیدەن تەتەوڕی تەکنۆلۆژی و دروستبوونی ئینتەرنێت و هەروەها تەتەوڕبوونی تەلەڤیزیۆن و سینەما و ئەو شتانە تر ئەو جنریشنە وەکو پردەکەن لە بینی شتە کۆنەکان مەسەلەن جنریشنی ئێکس و بێبی بوومەر و ئەوانە کە ئەو کات هیچ شتێکی تەرفیهی و یان هیچ تەتەوڕێک لە دنیا بۆ دەرەزێنە بۆ لەگە ئەو تەتەوڕانەی ئێستا ینی ئەوانە پردەکەن لە بینی جنریشنی زی و لە بینی بێبی بوومەرز. طبعا پاشویش لە هەمووی ئەوتر جنریشنی زی کە لە ساڵی 1997 لەدایک بوونە تا 2012 ئەو جنریشنێک کە چاوی کردوتەوە ئینتەرنێت هەبووە، سمارتفۆن هەبووە، هەموو شتێک ویستوێتی بە چەقەنێک بە ئینتەرنێت پیا بووە بە تەلەفۆن کردوێتی. طبعا ئەوانە ئەو جنریشنانش تەوزیع دەبن. ئێستا بۆ من جنریشنی زێت هەیە، زێت1 و زێت1 ئەوی تازە لەدایک بوونە، زێت2 ئەو کۆنەکانن ئیتر ئەو هەدەست پێ دەکاتن. طبعا جنریشنی زێت نزیکەی 125 گۆی زەوی پێکدێنن و لە هەروەها چی پێ دەڵێن جنریشنەکان هەندێک لە مواصفاتەکانی ئەوانەی کە هیتیان چییە. بۆ نمونە بێبی بوومەرز ئەوانە لە هەمویان ئەوەترن، ینی ئێستا ئەوانە نەک بڵێ ئۆڵفاشن، ئەوانە ئەتا ئێستا ئەگەر یەکێکی بینی بێبی بوومەر بی جنریشنی بێبی بوومەر دەبینی ئەتا ئێستا حەزی لێ جەریدە بخوێنتەوە، تماشای ئەخبار بکە بە کلاسیک تەلەڤیزیۆن و دوورمە بینە بە ڕادیۆ جێ بگری، ینی حەزی لێنی ئەو گۆڕانەیە کە لە دنیا ڕوودیا تەئسیر لە گۆڕانی تەفکیر و حیاتی وی بکاتن. طبعا ئەوانە بە هەموو شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ستایلی تەلەڤیزیۆنە کۆنەکانن، یان لەگەڵ لە ناوچوونی ئەو جنریشنە ئەو تەلەڤیزیۆنە کۆنەوە ستایلانە بە هیچ نەوعەک نامێنێ. پاشی جنریشنی ئێکس مەجموعە مواصفاتە چیە؟ لۆیاڵتی زۆر هەیە بۆ بران. یعنی مەسەلەن جنریشنی ئێکس حەزی لێیە یەک شت بەکاربێنی مەدەل حەیات، یان یەک شتی مارکەچی هەبێتن هەر ئەوە، ئیتر دنیا کاول بی کاول نەبیتن هەر ئەو شتێ بەکارێنی، ینی ئەگەر شتەکە شتی باشیش هەبی تەواو مێشکی سیستەم کراوە لەسەر ئەو شتێ ئیلا دەبی ئەو شتێ بەکاربێنی، نابی شتی تر بەکاربێنی. طبعا جنریشنی وای میلێنیەلز ئەوانە زیاتر حەزیان لە کواڵیتیە لەوەی زیاتر حەزیان لە بران لۆیاڵتی، ینی ئەوە نییە بڵێ مارکەکە مهمە و مادەم مهمە ئەم لۆتیە بەکارێنم تەواو، ینی زۆر ئەتیادێگە مارکەکە کواڵیتی دابڵسی تەواو لەسەر سەر مارکە چیدی یان لەسەر سەر شتە چیدی. و لە هەمان کاتیشدا ئەو جنریشنە چیتری هەیە. بۆ نمونە هەموو سوسیال میدیای هەیە، ئێستا بێبی بوومەر زۆربەیان 90% سوسیال میدیان هەیە، بەس بەکاری دێنن بۆ پیرۆزبایی و ئەو شتانە نەک بۆ شتێری. مەسەلەن جنریشنی ئێکس سوسیال میدیای هەیە بەکاردێنی بۆ پیرۆزبایی ئەو شتان و هەروە سیرکردنی ئەخبار و تەماشاکردن بە زۆر ئینتراک نابێ. یانی مەسەلەن زۆر بە زەحمەت جنریشن ئێکسە چی دەبینیەوە بە بەردەوام پۆست بکاتن لە سوسیال میدیا یان پیجێکی یابنی یان گروپێکی بەڕێوە بە ئەو تاقیتی ئەو شتانە نییە. ئەوە زیاتر لە جنریشنی میلێنیەلزەیە، جنریشنی وای کە ئەوانە وەک پێم وتن وەکو پردەکە. ئەوانە مەسەلەن ئەگەر ببینی هەر هەموو سوسیال میدیایەکانیان هەیە، مەسەلەن تویتەرە، فەیسبووکە، تیکتۆکە، سناپچاتە، هەر هەمووی هەیە، بەس ئەوانەی کە زۆر لێ ئەکتیڤە کە دروستکرا بۆ مشکی ئەو مەسەلەن بۆ نمونە تیکتۆک و تویتەر و ئەفو فەیسبووک و تویتەر و هەتا حدێک ئینستاگرام، بەس تیکتۆک و سناپچات چکە ئەوە زیاتر بۆ جنریشنی زی دروستکرا، ینی ئەوان زیاتر تەفاعل لەگەڵەکەن. ئۆدیەنسی ئەو ئەپلیکیشنانە و ئەوانەی کە ئەو تەمەنانەی کە بەکارێن زیاتر ئەو تەمەنن، یعنی ئێستا چەند لە جنریشنەکان بێ خوارێ بەکارهێنانی تیکتۆک زیاد دەبی، چەند بچێت سەرەوە بەکارهێنانی تیکتۆک کەم دەبێتەوە، هەروە بە سناپچاتشەوە. بەس فەیسبووک و ئەو شتانە ئەوە لە یەک دوو جنریشن حەسر بۆ تویتەر ئەوکانی تریش بەکاردێنن بەس بۆ ئەخبارێک بۆ شتێک، بەس ئەوانە ینی ئۆکیژناڵ یوزەرن، ینی ئەوە زار بەکاردێنی بە بەردەوام بەکاری ناینن. طبعا و لە هەموو مهمتری جنریشنی زێت یەک شتی تریشان هەیە. بۆ نمونە ئەوانە لەبەر ئەوەی هەرکە لەدایک بوونە، ینی هەر سوسیال میدیا نەک سوسیال میدیان هەبووە بەتاوەتی هەر سمارتفۆنیشیان هەبووە، ینی کە زۆربەی ڕیسێرچ و داتایەکان دەڵێ ئەوانەی لە جنریشنی زێتن زینە بە تەمەنی 10 ساڵی و تقریبا بە معدلی لە 10 ساڵی و ئەوانە سمارتفۆنی بەکاردێنن و لە هەمان کاتیشدا ئەوانە بە هەموو نوعەک لە نوعەکان وەکو جنریشنی ئێکسنینە و یان بێبی بوومەرنینە کە تماشای تەلەڤیزیۆن بکەن بە ئەخبار، ئەوانە ئیلا ئۆنلاین ستریمینگ ئیلا ئەو شتانە. و لە هەمان کاتیشدا ئێستا خەڵک دەڵێ جنریشنی زێت لە هەمویان بەبەختن لە بەرووی ناخۆشیویستیان نەدیتە. ڕاستە قسەکەیان تەواوە، هەرچی ئەو جنریشنەیە ناخۆشیویستی وای نەدیتێ، بەس ئەو جنریشنە لە هەموو جنریشنەکان زیاتر، لە هەموو جیلەکان زیاتر هەز بە تەنیایی دەکات، لە هەموو کەسێک لە هەمویان زیاتر هەستی قەلەقی هەیە، سترێسی هەیە و هەروەها
کە ئابەشی هەیە و محاولە ئینتیحاریش زۆر دەکات لەبەر ئەوەی ئەو ینی لەو بینی حەسر بووە، ینی ئێستا ناتانی وەکو ینی مشکلی سوسیال هەیە، ناتانی تێکەڵی خەڵک بی بەتەواوەتی، ناتانی وەکو ئەوە تەواان ئەو قەوستانی کە دەڵێم هەموو قاعدەی شازی هەیە، بەس ئەمن بە ئەمباز دەکەم لە هەموو دنیاە کە شتەکە چۆنە. لە هەمان کاتژدا ئەوە ناتوانانی بە هەموو نوع تێکەڵی خەڵک بیویان برادراتی، ینی برادراتی لاوی مەفهومە چی دی، ینی زمانی من کە من منداڵ بم برادراتی چۆن بوو، یان کوڕە پلک و کچە پلک و یان کوڕە خاڵ و کوڕە مام و کچە مام و ئەوشتانە، یانیش ئەو برادرانی پێدرکەیان ئەوانەی مەکتب ئەو شنی دیر نەبوو، ئەو جوانە بەدڵ نییە، تەبیعەتیان خۆش نییە، سەرەدای لەبەرتیانی ئەوە هیچ مشکلی خۆت نییە، ینی مشکلی تو نییە بۆ خۆت لەگەڵ ئەوەی بگونجێنی. بەس ئێستا جەنڕێشنی زێت ئەوان دەتان بە ملیۆن فرێندیان هەبی لە سوسیال میدیا و زۆر ئەتیادەوی بەدڵی نییە، ئەنفۆڵۆیکە بلۆکیکە ئەو شتانە و لە هەمان کاتژدا ینی ئەو زۆرەی ئیختیاری و کەوەی لێکە دێ لەنا ئەو دیجیتال لایفەی بژین بە نوعەکە دێنە دەرێ تووشی سەدبەی دەبن، لەبەرەوەی هەروە داکوبابەکانی زۆر مساعدن کە ئەوانە ئەوهیان لێبێ و هەبوو نوعی خراپن، لەبەرەوەی کاتی خۆی بۆ نمونە جنریشنی ئێکس یان بیبی بوومەر کە ئەوانە بابووینە، ئەوانە زیاتر لە 7 منداڵیان هەبوو، کابرا هەر ئەوەندە پێڕادەگا هەر منداڵە و تۆزێک تەرکیزی بخاتە سەری، ینی وەکو ئێستانی یەک منداڵ دوو منداڵە، توکە یەک منداڵ دوو منداڵ بی بابەکە ئەوپەڕی فۆکەسی لە خاتە سەری، یان وێلی دەکات ناتان لە پیستی خۆی بێتە دەرێ، لە عین وەختیش بۆ بابانە دەڵێن هلیکۆپتەر فاذرز کە تەداخلی هەموو شتی ژیانی دەکات. ینی مەسەلەن جنریشنی زێت گەورتی مشکلیان چیە لەگەڵ داکوباب؟ ئەوەیە گەورتی مشکلیان ئەوەیە کە داکوبابەکان مەسەلەن بە هەموو نوعەکان تەداخلی ژیانیان دەکەن و تەداخلی خواست و ئارزوو شتەکانیان دەکەن. مەسەن کابرا حەزی لە نوع شتەکە بخوێنی ئەو بە زۆر دێنێتە شتێکی تر بخوێنی، لەبەرەوەی کوڕی فلانی لەوەی دەخینی یان کچی فلانی لەوەی دەخینی، ینی هەموو شتەکە بۆتە منافسە. ینی جنریشنی زێت زەحی ئەو داکوبابەیە کە شۆ بیزنس و کە خۆدەرهینان و فەخفەخی دەکاتن لەسەر پشتی منداڵەکانی و لەسەر سایکۆلۆژی منداڵەکانی، بە هەموو نوعەکان وا لە منداڵەکەی دەکاتن ئەو شتەی بە زۆری ئەو شتەی بکاتن کە حەزی لێ نییە، مەسەلەن بە زۆری دێنێتە دەورەچی یان بە زۆری دەڵێ دەبی لا بچی ئەو کولێ، بە زۆری دەبی ببێ مهندس یان بە زۆری ببێ دکتۆر، ئەوانە هەموو تەئسیر لە پێرسۆناڵیتی و شخصیەتی ئەو کەسێ دەکات. یانیش بە هەموو نوعەکان چ دەکات داکوبابەکە ئەو منداڵە دەپارێزی، نایڵی بە هیچ نوعەکان تێکەڵی کۆمەلگابی، یان بۆ نمونە لەوەتی هەیە تا دەستە کولی ئاخر مۆدل ئاگای لێتی مەکتەب و جلک و خواردن و ئەو شتانە دەستە کولی سیارێکی بۆ دەکری بە 50,000 دلاری و 100,000 دلاری کە لە کولی تاوا دەبیتن خۆ با بە مەدەل هەر ئاگای لە منداڵان نابی کە دەستە کولی و لە کولی تاوا دەکات دەچی دەست بە ژیانی حیات دەکات لایف و دەست بە ژیانی ئەوەی دەکات ئیش و شتیوا کە دەبینی مدیرەکەی و ئیشکردن چۆن و سترێسی ئیشی چۆن و مدیرەکەی دوو هاوای بەسەر دەکات بەسەر لە پێشای مۆزەفەکان دوورمەبینی احتیمالە بەستە توالێتیانە لەوێن دەست بە گریان بکات، لەبەرەوەی داکوبابی ئەو شتیان هەر تەجیل کردی ئەو تێکەڵبوونە بە کۆمەلگا، هەر هەوڵیاندا دوور بکەوتۆلەوەی کە تێکەڵبی بە کۆمەلگا، دوور بکەوتۆلەوەی تێکەڵبی احتیکاکا بۆ شتانەی کە ڕۆژانە تەسی لە بەشەرەکە کە سترێسی هەبیان سترێسی نەبی. ئەو داکوبابە لەبەر ئەوەی وەردەزانن زۆر خۆشیان دەوێت مەسلحەتی ئەو منداڵیان بە تەواوەتی دەوێتن، بۆی وا دەکەن بە هەموو نوعەکان دووریکەنەوە لەو زەوەی و لە هەمان کات هەر شتێکی بووی یەکسەر بۆی بکەن. بۆیە منداڵەکە کە دەرەچیتن شخصەتەکەی زۆر فراجال، ینی زۆر ناسک دەبی، ینی وەکو شوشەی ئەوەی ناڵێن کارتۆنێک شوشە هەیە بۆچی دەڵێن دەسەی لەزگە نووسرای هاندڵ و وسکێر، ینی بە ئاگداری و هەڵیگرایویش ئەو های دەبی زۆر بە ئاگداری ئاگاد لەبی، ئەگەرنا بە ئەدناشر سایکۆلۆژیکەڵی تەدمیر دەبی، یەکسەر دەڕوخێ پێرسۆناڵیتیەکەی و مشکلی ینی شخصیەتی ئەو بۆیە ئەو داکوبابە بۆی زاری وایە مەسەلەن منداڵ ئەگەر تا حدێکی ئیهمالکە بۆی تووشی غەڵەت بی و لە غەڵەتی خۆی فێربی باشترە بۆی بتوانێت ئەحتیمال لەسەر خۆی بکات لە موقفەکانی داهاتوو کە هەم وەکو ئەو موقفیان نزیکە لەو موقفیان موقفێکی ترە ئەو موقفی کە تووشی بووە بەکاری بێنی وەک سەرچاوە بزانیت چۆن تەعامل لەگەڵ وەزا بکە. بۆیە جنریشنی زێت ڕاستە بە وەختە لەوەی ناخۆشیان نێتێ، بەس لە هەموو جنریشنەکانی تر و لە هەموو جیلەکانی تر زیاتر هەست بە تەنیایی دەکەن، زیاتر حەزیان لە ئەوەی نییە، ینی ڕقیان لە تەلەفۆنە بە تەلەفۆن ئیشیان بڕوا بەنامە، لەبەرەوەی ئەو فکر دەکات و ئەگەر بەنامە جواب دەمەوە هەموو کات دەتانم جواب دەمەوە، شەرنیە دەمو دەست جواب دەمەوە، لە هەمان کاتیشدا دەتان ئەحساسی خۆم بشارمەوە کە چ دەڵێم، لە هەمان کات دەتان فکرکەمەوە پێشەوەی چ بڵێم، بەس تەلەفۆن نییە دەمو دەست یەکسەر دەبی جواب دەوێت. ئێستا مەسەن جنریشنی من و جیلی من زیاد حەزی لە ئیشەکە بە ئیش و شتێکەکەی بە تەلەفۆن بکات، بەسەوەکەی دی بەنامەچی نامەکەی دەنێری مشکلی نییە، چاوەڕێی جوابەکەی ناکە، بەس دەڵێ نامەکەم نرکنجی کابرا دیتی با ببینی ئەوش فکری خۆی بکاتەوە، ینی هەمویان تفکیریان وەکو یەکە، ینی ئێستا بەسیترین شت ئەمن ئەوەندە حەزم لە تەکنۆلۆژیا ئەو هەموو تەکنۆلۆژیا بەکاردێنم، بەس تا ئێستا لەبەر ئەوەی بە قەڵەم وەرەقی گەورە بوویمە بۆ نووسینی مڵاحەزە و شتیوە، ئەو هەموو تابلێتە و یان ئەو هەموو مۆبایلم هەبوو قەڵەمی هەبووە هەر نەمتانیە
وەکو دائیمی بەکاری بینم بۆ مۆزوع دائیمەش هاتیمەوە هەر ئەخیری قەڵەم وەرەقی بەس ئەو جەنەرێشنە لەبەرەوەی هەر یەکسەر بەس کە پێش بێزگەلەوەی کە پێی دەڵێن جەنەرێشنی زی وەک بدایەتی ڤیدیۆکە گوتم ئایەکەی کەلیمەی ئەپڵ یان هیچی ئەوان پێی دەڵێن ئایجین یعنی ئای جەنەرێشن ئەوەشیان پێ دەڵێن لەبەر ئەوان هەر لەدایک بوونی هەموو تەکنۆلۆژیان هەموو لە بندەست بووە هەموو تەکنۆلۆژیان بە تەواوەتی بەکارهێنایە هەموویان ئەو تەکنۆلۆژیان ئەوە بۆیە نووسین بە قەڵەمێکی سمارت لایوان زۆر مریحتر و خۆشترە لەوەی بە قەڵەم وەرەقە هەروە گەڕان لە گوگڵی بۆ شتێک دیتنەوە زۆر خۆشتر لەیمە کە بگەڕێ لەسەر قەڵەم وەرەقە و یان مەسەن کتاب و شتیوا بگەڕێ یان مەسەلەن کتابێکی بخینی ئەوان تاشەی ڤیدیۆیەکی بکرد معلوماتی وەرگری زۆر خۆشتر لەوەی بچن کتابێکی بخینەوە نفسی معلوماتی وەرگری ئەو جەبوویە یعنی ئەو تەفکیرە دەگۆڕێتن لەبەرەوەی ئەو تەرکیبی دروستبوونی ئەو جیلانە دەگۆڕێتن لەبەرەوەی ئەوان لە فترەی لە ماوەیەکی دیاریکراو لەدایکبوونی ئەوان لە ماوەیەکی دیاریکراو لەدایکبوونی ئەوان سەرچاوەیەکی تایبەتیانە بۆ ئەوان سەرچاوێکی تایبەتیانە بوو ئێستا بۆ منە جیلی من زۆربەیان معاناتی زمانی ئینگلیزیان هەیە بە خۆشمەوە لەوانەیە ئینگلیزیمە تا حدێک باش بی خۆم باش کردی بەس ئێستاش ئەکسندم زۆر خراپە لەبەرەوەی ئەمن هیچ شتێک نەبوو بۆی ئەمنی فێرە ئینگلیزی بکە هەم لە مەکتەب هەم لە تەلەڤیزیۆن و دەوروبەر ئەوە کاتیش سەدام نەڕووخابوو وەزع بەتەواوەتی خراپ و هیچ ڕیسۆرسێک و هیچ سەرچاوەک نەبوو بۆی ئەتوو بتوانانی ئەگەر شتێکت بووە لێ باش بی خۆت لێ باشکەی بۆیە ئەگەر یەکێکی ببینم لە تەمەنی خۆم ئینگلیزیەکەی بۆ تەمەنی زۆر باش کردبی ئەمن لای من زۆر جێگا ڕێسترە لەوەی ئەوانەی کە ئێستا لە دایکبوونیان ئەوانەی لە کولی ئینگلیزیان فولە چکە من ئینگلیزیون پێ باشتر ئەوە لە نەبوونیەوە خۆی پێگەیاندی ئەوە بە هەموو شتێکی لە بەندەست بووە ئەو جێگەیشتیتە ئەوەی بۆیە ئەوەی جەنەرێشنە کەونەکێ ئەوە تەحمولی ئیشی دەکا ئەوە ترە سەجا لە ئیش تووشی هەڵبەزین و دابەزین دەبی و لە ئیشدار دەکرێ و ڕزیل دەکرێ دووبارە دەست پێ دەکاتەوە بەقوەتر و قایمتر و فێر دەبی لە غەڵەتی خۆی بەس ئەو جەنەرێشنەکەی زی کە ئەوانە ئەوەندە دوورن لە سۆشیال لایف و ئەوەندە دوورن لە تێکەڵبوون بەو شتە ڕاستیانی مجتەمع لەوانەیە سبێنێ دەست بە ئیش بکاتن بە ڕۆژێک دوو ڕۆژی تووشی سترێسێک بیلەوانێ دوورمە بینێ وازە ئیشەکەی بینی و بە حیات خۆی نەتانی ئیش بکاتەوە و داکو بابیشی ئەوەندەیان لێ سەرف کردی ئەوەندەیان ئەوە کردی ویان وەدەزان منداڵەکە ئەگەر ئەو هەموو زمانەی بزانی یان ئەو هەموو ئەلمەی بزانی لە هەمان کاتدا زۆر پێرفێک دەبی ڕاستە زانینی علم و زمان وانە ئەتا بڵێ مهمە بەس لە عینی وەخت ئەو علم و زانستە بەکار بینی لە ژیانی حیاتی تایبەتی خۆی و لە سۆشیال لایف و هەروەها تێکەڵی هەمووەک ینی بتوانێت تعامل لەگەڵ سایق فەراشێک ینی عفو فەراشێک بکە سایق لۆریەک بکە لە هەمان کاتدا بتوانێت تعامل لەگەڵ عالمێک بکە لە هەمان کاتدا بتوانێت تعامل لەگەڵ مدیرێک بکە کە مدیرەکەی زۆر کردبی و هیچ نەزانی ئەو لە زیرەکتر بێت لە هەمان کاتدا بتوانێت تعامل لەگەڵ مدیرێک بکە وەکو خۆی بێت تەفکیری ئیتر ئەوەیە کە خۆ گونجاندن و ئەوشتانە کە لە جیلەکانی تر زۆر هەبووە لەو جیلی ئێستانیە لەبەروی جیلەکانی تر زۆر خۆشی ناخۆشی دیتیە و بیزار کەوتەوە هەستایتەوە خۆی هەوڵی دایتەوە باشتر بووە و تەتەوری کردێ و دووبارە و سێبارە و پێنجبارە بەس ئەو جیلە لەبەرەوەی هەر بەیەک ڕتم بەسەرکەتی هەر باش چۆتە باشترین مەکتەب باشترین دەورەی پیانۆی باشترین دەورەی مۆسیقای باشترین دەورەی مەلەی باشترین دەورەی ڕاضەی و مهمترین بۆ نمونە سیارە مهمترین ئەوە بەس کە تێکەڵی حیاتی دەبی و داکوبا بەوەندە دووریان کردۆ لەو حیاتەی تووشی مەئساتێک دەبی ئەتا بڵێن یعنی تا بڵێ تەسەوەری ناکەی بۆیە ئەوە هەر شتێک بوو لە ڕڵی خۆمیستم باسی بکەم نەوعی جەنەرێشنەکان لەوانەیە معلوماتان نەبی بەس بۆی دووبارە پێتان بڵێم جەنەرێشنەکان هەبووە تەڵام پێش گرێتس جەنەرێشنیش هەبووە ئەوانەی کە ساڵی 1970ەکان بەس ناوی تریانە ئەگەر حەستان کرد ڤیدیۆش لەسەروان دروستکەم بۆ ئەو ناوانیان لێنراینێ و چ کاتێک ژیاون چۆنی ژیاون تەڵام بۆ دووبارە بەبیرهێنانەوە گرێتس جەنەرێشن سایلنت جەنەرێشن بیبی بوومەرس جەنەرێشن X Generation Y of Millennials Generation Z لەگەڵ جن ئەلفا ئەوی لە 2012 لە دایکبوونیە کە ئەتا ئێستا خەڵک هەرچی عالمەکانە خەریکی کۆکردنەوەی داتا و ریسەرچ لەسەر ئەو جەنەرێشنە ببوورە ڤیدیۆیەکە درێژ بوو ئەگەر لایک و سەبسکرایب لەبیربی زۆر مەمنون دەبین ئەگەر حەزت لێ و دەزانی ئەو ڤیدیۆیە سوودی هەیە بۆ برادەرەکان هیوادارم شەریکی بۆ برادەرەکان و لە هەمان کاتیشدا حەزت لە چییە بۆی ڤیدیۆ لەسەر دروستکەین یان مناقشە بکەین لە کۆمنت لەبیر مەکە ئەوی گەیشتوتە ئێرە ڤیدیۆش هیوادارم لە کۆمنت بۆم بنووسی زۆر سپاس